بەڵێ ئازیزان خواردن یەکێکە لەو بابەتانێک کە ئێمە ڕۆژانە کاتێکی زۆری پێوە بەسەر دەبین واروەها لە ڕۆژەکەماندا چەند ژەمێک خواردن ئێمە ئامادە دەکەین و دەیخۆین لە ئێستادا کە ڕۆژگاریش کورت بۆتەوە هەر فریاکەوین خواردن ئامادە بکەین نانی بەیانی ئەخۆی دوای ئەوە دایکەکان ئەمە زیاتر ئەوانەی کە لە ماڵەوەن خەمی ئەوانەکە نیوەڕۆ دێت دوای ئەوە فریاکۆن هەر خواردن بۆ ئێوارە ئامادە بکەن کەواتە بەشێکی گرنگی ژیانمان پێک دێنێ خواردن و بەپێی وەرزەکان و بەپێی کاتەکانیش خواردن دەگۆڕێت یاخو بەپێی تەمەنەکان جۆری خواردنەکانیش دەگۆڕێت بەتایبەت کاتێک ئێمە لە وەرزی سەرماداین ئایا پێویستە چ جۆرە خواردنێک بخۆین و پێویستە چ جۆرە خواردنێک بۆ خۆمان دابین بکەین و بیدەین بە لەشمان بۆ ئەوی وزەیەکی زیاتر و تاقەیەکی زیاترمان باتە لە وەرزی سەرما و هەروەها لە ششمان ڕوبەڕووی ئەو سەرمایە بێتەوە کە لە وەرزی زستاندا هەیە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە و پرسیار دەکەین لەسەر ئەوەی چ جۆرە خواردنێک گونجاوە کە ئێمە لە وەرزی سەرماندا بیخۆین و پرسیارش دەکەین لەسەر بەتایبەت خواردنە کوردەوارەکان کە لە وەرزی سەرمادا لە کۆمەڵگەی کوردەواریدا ئەم خواردنانە چ لە سەروپێ دۆینا ترخێنە و خواردنەکانی دیکە کە لەم وەرزەدا خەڵک زۆر ڕووی تێدەکات و لی دەنێت چ سوودێکیان هەیە بۆ لەش وە پێویستە چۆن بخورێت و لە چ کاتێکدا بخورێت و هەروەها بابەتێکی دیکەش هەیە هۆنیاگیان کە لە زستاندا لەوانەیە خەڵک زۆر ڕووی تێبکە ئەوی شەوچەرەیە ئایا شەوچەرە سوودی هەیە بۆ لەشمان یاخود چ بابەتێک بخورێت چ خواردنێک و چ چەرەساتێک بخورێت لە کاتەکانی شەودا هەم بۆ ئەوەی سوودی لێ ببین و هەمیش بۆ ئەوی زیان بە لەشمان نەگەێنە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە و پرسیاری ورتر و زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە و دەچینە لای میوانەکەمان کە لە هەڵەبجەوە لە سوودەکانمان لێەوە لەگەڵمان دەبێت کە شارەزای لە بواری خۆراک کاکدارا محمودمان لەگەڵا بێت سڵاوە لێ بە کاکدارام کاتت باش زۆر سپاس دەکەین کە لەم تەوەرە لەگەڵماندای و دەستپێکیش بۆ دەست پێ دەکەم ئایا پێویستە لە وەرزی سەرمادا لەش یاخود ئێمە گرنگی بە چ خواردنێک بدەین کە لەشمان پێویستێتی. سڵاو لە جەنابتان سپاسانەکەم. ئەلبەت بە شێوەیە گشتی لە ئێستادا ئێمە سێژەم خواردن دەخۆین یعنی بە شێوەیە گشتی لە گۆی زەوی ئێمە سەرقاڵی خواردنی سێ ژەم خواردنین بەس بە شێوەیە گشتیش زاناکان لەسەر ئەم سێژەم خواردنە ئێستا قسەی زۆریانەیە چونکە بەشێکی زۆری گیر و گرفتە تەندروستیەکان لە ڕێگەی خواردنەوە دروستە بن. ئایا ئەوەی لە ڕێگەی ئەوە بێکە میکرۆبێکی زۆر لە ڕێگەی خواردنەکانەوە کە ئێمە ئەیخۆین ئەچێتە ناو لەشمان یان ئەو خواردنانە بەشێکی زۆریان ئەمێننەوە و گیرروگرفتی لەشە ئامێننەوە گیرروگرفتی تەندروستی دروستەکەن بۆیە هەر بۆ خۆی سێژەمەکە جێگەی مشتومڕ و قسەوباسێکی زۆرە هەندێک لە زانکان کەم یەکەنەوە بۆ دووژەم هەندێکیان کەم یەکەنەوە بۆ یەکژەم بەڵام ئەگەر بمانەوێت بۆ نمونە ئێمە خواردنەکان بڵێن چ خواردنێک باش بێت بۆ چ وەرزێک لە ڕاستیدا هەموو وڵاتێک بەپێی ئەو وەرزەی کە تێیدا ئەژی جۆرە لە خواردن هەیە کە لەش خوازیاری ئەو جۆرە خواردنە یان با بڵێن لەش لەو وەرزەیە کە مرۆڤتیایە ئەژی حەزی لەو جۆرە خواردنانەیە کە لەو وەرزەیە بوونیان هەیە یعنی ئێستا با نمونە بێنینەوە بۆ نمونە ئێستا وەرزی زستانە لای خۆمان لەشی ئینسان قەت حەزی لە خواردنی شووتی نییە چونکە خۆی کاتەکەی نییە کەواتە ئەگەر لە ڕووی زانستیشەوە سەیریکەین ئەم خواردنانە تەبعێکی ساردیان هەیە بۆ زستان زۆرتر ئینسان لە زستانە حەزی لەوەیە خواردنە تەبع گەرمەکان بخوات بەهاوینە کەمتر حەزی لە ئەو خواردنانەیە کە تەبعێکی گەرمیانەیە خواردنە گەرمەکان کامانن عادەتەن بیبەرە بەتایبەتی بیبەری تونە زەنجەفیلە لە هاڕاوەکان لە زەنجەفیلە شمڵیە حەزت لەم جۆرە خواردنانەیە ئەمە بەدەر لەوەی کە ئایا خواردنەکە خۆمان گەرمیەکەین ئامادەیەکەین چونکە سیفەتی گەرمکردنی خواردنێک لەلایەن خۆمانەوە جیاوازە لەوەی کە خواردنێک هەر خۆی تەبعێکی ساردی هەبێت یان گەرمی هەبێت بۆ نمونە ماست یەکێکە لەو خواردانەی کە تەبعێکی ساردی هەیە ئێمە مەگەر زۆر ڕاهاتبین بە حکمی ئەو شیرین مادە شیرینیە کە لە ناو ماستەکەیە هەیە گینا لە وەرزی زستانە زۆر لەشی ئینسان داوای ناکات لەشی ئینسان زیاتر حەزی لە هێلکەیە حەزی لە گوێزە ئەو شتانەی کە زۆرتر گەرمکەرەوەن یان وزە بەخشترن وەکو چەرەسەکان جەنابتان باستان کرد لە سەرەتاوە بۆیە لەش زۆرتر حەزی لەو خواردنانەیە کە لەو وەرزەیە بوونیان هەیە و دیارە بەپێی گۆڕانی کەش و هەواکەش خواردنی ئێمە تەبع ساردمان هەیە خواردنی تەبع گەرمیشمان هەیە. باشە کاکدارە باسی کەمکردنەوەی ژەمەکانە کرد لە وەرزی زستاندا کام ژەمە بخورێت باشترە بەیانی ئێوارە یاخود بەیانی و نیوەڕۆ بەپێ ئەوەی کە بەڕێزت بوتت کە زانەکان دەڵێن کە ژەمەکان کەم بکرێتەوە باشترە. بەڵێ
بۆچی بۆ دەست پێ بکەین بۆچی ئەم ژەمانە زۆرن چونکە شێوازی ژیانیش گۆڕاوە لە ڕاستیدا ئێستا بەشێکی زۆری ئیشوکارەکان کە ئێمە ڕۆژانە ئەنجامیان دەدەین قورسترین ئیشوکاری دوکانداریەکە بۆ نمونە کەسە لە دوکانێکە دانیشە مامەڵەیەەکە ئەوانی دیکەی بۆ نمونە موەزەفێکە فەرمانبەرێکە لە پشتی کۆمپیوتەرێکەوە دانیشە زانکان ئەڵێن لەبەرەوەی سیستمی ژیان بەشەیە گشتی بۆ بە سیستمێکی کۆمپیوتەری یعنی ئینسانی ژەوەکو کۆمپیوتەر ئیشەکانی جوڵەی کەمتری تێدایە وزە کەمتر سەرفەکە بە حکمی ئەمەیە دەبێت ژەمەکانیش کەم بکرێنەوە چونکە لە ڕاستیە دروستبوونی ئەم ژەمانە پێش سەردەمی خۆرگوزەرانی بوونیان نەبووە لە سەردەمی کۆندا خەڵکی کاتێک کە برسی بووە ئەو کاتە خواردنی خواردو بەس ئێستا ئێمە خۆتان نەزانن برسیبوونمان نییە بەشەیە گشتی هەر لە هەشتی بەیانیەوە تاوەکو 11 شۆ بەردەوام خەدەمان ئەجوڵێ خواردنە خۆین ئەمە گیر و گرفتە تەندروستیەکە دروستەکات ئەوەی کە فەرمووتان چ ژەمێک لا ببرێت هەڵبەت زانکان کۆگنین لەسەر ئەوەی کە یەک ژەم ئەو ژەمە کامەیەکە لا ببرێت چونکە هەرێکیان قسەیەکە بۆ نمونە هەندێکیان پێیان وایە ژەمی بەیانی لا ببرێت هەڵبەت لابردنی ژەمەکان زۆرتر ئێمە بەسمان بۆ دوای گەشەیە دوای 7 ساڵیە پێش 7 ساڵی تا حدێک ئەگەر لە نێوان ژەمەکەیە ئەو مناڵانەی کە لە قۆناغی گەشەن تا 7 ساڵی لە نێوان ژەمەکەیە خواردنی بێکەڵکی وەکو بیپسی و جبس و خواردنە لە قوتورنراوەکان نەخۆن هەر ژەمەکان بخۆن زەرورە بۆ ئەوان چونکە لە قۆناغی گەشەن بەڵام دوای ئەوەی کەیتر وردە دوای 25 ساڵی گەشە ئەوە سێت بە تایبەتی لە دوای 45 ساڵی یەکێک لە ژەمەکان لا ببرێت زانکان لەسەر ئەوە یەکدەنگ نین کە چ ژەمێک لا ببرێت هەرێکەوە بە پێی شێوازی ژیانی خۆی ئەتوانێت ژەمێکیان لا ببات بۆ نمونە هەندێک کەس هەیە بۆی ڕێگەکەوە وا ڕێگەکەوێ ژەمی بەیانی بخوا بەس لە ژەمی نیوەڕۆیە فەرمانبەرە لە دەرەوەی سەعات 1 دێتەوە بۆ نمونە باکودایک بە تایبەت 1 دێنەوە ئەو کاتە ئەکرێ ژەمی نیوەڕۆ لا بن ژەمی بەیانی بخۆن لەگەڵ ژەمی ئێوارەیە بۆ ئەوەی لە ماوەی 24 سەعاتەکەیە 12 سەعات نێوان ژەمەکان بێت یان هیوا هەیە بۆ نمونە ژەمی بەیانی لە ئاباد ژەمی ئێوارە خوات تر ژەمی بەیانی ناخوا بە تایبەتی لە کاتێکی وەکو ئێستاە بە شێوەیە گشتی نزیکی 16 ساعت ئەگەر ژەمی ئێوارە بخۆیت لە 5 تاوەکو 7 بەیانی نزیکی 16 ساعتێکەکە ئەو کاتە کۆمەڵی دۆخی گۆڕانکاری تەندروستی لە ناو لە شاڕوو ئەدەن بە ماوەی ئەو 16 ساعتە لەش زۆر سوودیان لێوەرەگرێت ئەکرێ ئەو کاتە ژەمی بەیانی لابیت یان هەندێکی دیکە حەزیان هەر حەزیان لەوە نییە ژەمی ئێوارە قرس بخۆن حەزیان لە تۆزێ شلەیان تۆزێ چەرز بخۆن ئەکرێ ژەمی ئێوار لا ببن کەواتە بە کورتی ئەکرێ هەر یەکەو بە پێی هەلومەرجی گونجاوی خۆی یەکێک لە ژەمەکان لا ببات بەو مەرجەی دوو ژەمەکەی تر 8 ساعت نێوانیان بێت چونکە تۆ کاتێکە ژەمێ لا بیت ئەو بۆ منە 16 ساعت لەش برسیەتی 8 ساعت ئەمێنێتەوە لە ماوەی ئەو 8 ساعتەیە دوو ژەم بخورێت بۆی ژەمەکانی زۆر نزیک نەبنەوە لەش دەرفەتی ئەوەی بۆ بڕەخسێت هەر هیچ نەوێت بەشێک لە خواردنەکە هەرز بکات چونکە بەشێکی زۆری خواردنەکان هەرسیان زۆر دواکەوێت بۆیە باش وایە کاتێکە ژەمەکە لابین ئەو دوو ژەمەکە ئەمێنێتەوە 8 ساعتیان یعنی نێوان ئەو دوو ژەمە 8 ساعت بێت بۆ ئەوەی هەم لەش تا ئەمەوەی ئەو 8 ساعتیە ئەو دوو ژەمە خواردنەکان بەشێکی باشی هەرس بکە و هەمیش ئەو 16 ساعتە لەش بگەڕێتەوە بە ناو خۆیان کۆمەڵە گۆڕانکاری ئەگەر دەرفەت هەبوو پرسیارتانکە لەسەرەوە قساکەین ئەو گۆڕانکاریان کامانن کە لە ماوەی برسێتی لە شی مرۆڤ ڕوادەن ئەو کاتە بە جوانی لەش ینی وەکوین ئەڵێ تەمیزە بێتەوە پاگە بێتەوە و ئامادەی دوو ژەمەکەی دیکە ڕۆژێکی دیکە ئەبێت کاکدارا جارانە لوت کەم بخۆ بەڵام ناو بەناو بیخۆ نازانم قسەی تاسوێن ڕاستە لەگەڵ پرسیارەکەمە حەزەکەم وڵامی وەش بیتەوە یەکێک لەو پرسیارانەی کە هەیە ناوسەنگی لە خواردنە چ کاریگەریەکی خراپی هەیە لەسەر جەستێمە بۆ نمونە کەسێک هەیە ڕۆژێک خواردنەکانی باشەخوا بەڵام ڕۆژی دووەم نا یان بەهۆی ئەوەی کە کارەکەی ینی بە شێوازێکە ڕەنگە خواردنەکانی باش نەبن ئەم ناهاوسەنگیە لە خواردندا چ کاریگەریەک کاتە سەر جەستی ئێمە هەر بەڕاستی دەکرێت لێکەوتی خراپی هەبێت بەڵێ ئەمە دوو بەش بوو پرسیارەکەتان ئەوەی کە کەم بخۆیت و بەردەوام بخۆیت ئەمە سیستمێکی چاکە یعنی ئەگەر بەس کێشەی ئێمە لەوایە ژەمەکانمان قورسن تۆ سێ ژەمەکەت قورس بێ نێوان ژەمەکانیش بەردەوام شت بخۆی ئەوە گیرروگرفتی تەندروستی دروستەکە ئەگەر ژەمەکە سوک بێت بۆ نمونە جاران خەڵک لە لادەیە بۆ نمونە بەیانیان هەساوە نانێکی خواردووە بە تۆزێ ماستەوە چووە ئیشوکاری کردووە هەمووی جوڵە و چالاکی بوو ئاویکانی خواردووەتەوە هەوای پاک بووە دوایی لە چێشتەنگاوەی کە خۆمان لەڵێن چێشتنگا نزیکی 2 ساعتێ دوایە و ژەمە شتێکی تری سوکەی خواردووە بۆ نمونە نانێکی خواردووە بە تۆزێ بە قاپێکی بچووک دۆوە
ئەمە زۆر گیرروگرفتی تەندروستی دروست ناکە ئەنج نیوە ڕۆژەمەکەی تەندروست بۆ خواردنەکەی کەم بوو و ئاستر شتێکی خوارد بێ و ئێوارەیان شتەکان کەم بوون ئەگەر بەو شێوازە بێت هیچ گیرروگرفتێکی تەندروستی دروست ناکە بەڵام ئێمە لە ڕاستیە سەرسفرەکان زۆر ڕازاون وەژەمەکان زۆر قورسن مە بەنسبەت ئەو بڵێن بەشی یەکەمی پرسیارەکەتانەوە بەشی دوێمی پرسیارەکەش ئەوەی کە چ گیرروگرفتێت دروستەکات من ناچمە ئەو وردەکاریەوە کە دوو توێژینەوەی گەورە لە دوو وڵاتە کراوە بەشێکی زۆری یعنی ئەکرێ بڵین لە سەدانەوەت زیاتری ئەو نەخۆشانەی ڕووەکەنە نەخۆشخانەکان پەیوەندیان بە خواردنەوە هەیە بەشێکی زۆر کەمیان پەیوەندیان بە میکرۆبەوە هەیە یان نەخۆشیەکان مەبەستم نەخۆشیەکانە ئیتر ئەوانی دیانە بەشێکی زۆر یعنی تۆ وەرە سەیری زەخت و شەکرە و ئەوانەی کە نەخۆشی سەردەمن بەرگری ئەنسۆلینە و گیرروگرفتەکانی گورچیلەیە و چەوری سەرجگەرە و هەروە بێتەوە ئەلزایمەر و پارکنسۆن و ئۆدیزم ئەمانە هەمویان پەیوەندیان بە خواردنەوە یعنی پەیوەندیان بە مەسەلەی جینات و شتەوە نییە چونکە هەر خۆمان نەگەر بە سادەیش سیرکەین نزیکی 30 ساڵە لەمەوە پێش لە وڵاتی ئێمە لە شارێکی گەورە کەمترین سەیدەلەی تێدا بوو ئێستا هەموو سەیدەلانە لەسەر حسابی نەخۆشکەوتنی ئێمە کراونەتەوە لەبەرەوە لە سەدانەوەت زیاتری گیرروگرفتە تەندروستیەکان بەهۆی خواردنەوە دروستە بن ئێمە و خواردنەکە ئیگەینە ناوگەدەمان هەم جۆری خواردنەکە ئەشێخرابێت هەم کاتی خواردنەکەی هەم تێکەڵکردنەکانیشی بەخۆی گیرروگرفتێکی تەندروستی دروستەکات بەشێکی زۆری خواردنی ئێستا خواردنی کاربۆهایدرێتە بۆ نمونە ماکەرۆنیە ساوەرە برنجە نانە پەتاتەیە زەڕاتە ئەوەی بە شێوازی جیاواز زەڕات دروست دەکرێت بەشێکی زۆری ئەو شیرینیانەی کە مناڵی خوا مادە لە قوتونراوەکان ئەمانە هەمویان بڕێکی زۆر شیرینیان تێدای ئەم شیرینیە لە لەشە ئەگۆڕێ بۆ چەوری سەر جگەر دروستەکە بەرگری ئەنسۆلین دروستەکە دوای ئەو ئیتر گیرانی بۆریەکانی دڵ و نەخۆشی دڵ و زەخت و شەکرە و جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک دروستەوە یعنی خواردنەکان بورن نەخۆشیەکان بنچینەی سەرەکی دروستبوونی گیرروگرفتی تەندروستین لە مرۆڤدا باشە کاکدارە ئەوکو دەزانین لە وەرزی سەرمادا خەڵکی زیاتر حەزی بوو خواردنانەیە کە گەرمە ئەوە خۆشت ئاماژەت پێکرد ئایا مەرجە ئەو خواردنانەی کە گەرمن لەش گەرم بکەنەوە لە وەرزی سەرماوە گونجاوبن بۆ ئەم وەرزە من لە سەرەتاوە باسی ئەوم کرد وتم خواردنێک هەیە تەبعی گەرمە یعنی سروشت و پێگاتەکەی گەرمە یعنی جوڵەی خوێن لە لەشی مرۆڤ زیاد دەکات ئەگەر بخورێن ئەمە لەلایەکی ترەوە ئێمە حەزمان لە خواردنی ئامادەکراوی گەرم بێت ئەمە قسەیەکی دیکەیە هەڵبەت لە وەرزیستانە ئێمە زۆرتر حەزمان لە خواردنانەیە کە بە گەرمی ئامادەکرێن بەڵام خۆ ئەم خواردنە گەرمانە لە شعبێ پلەی گەرمیەکەی بێتەوە بۆ 30 چونکە بە هاوین و بەزستانە پلەی گەرمی لەش لە 30 پلایە یعنی کەمە بێتە خوارەوە ئینسان هەست بە سەرمای تەواوە کات زۆریش تۆزێکیش بەرز بێتەوە تا دروستە بێت لەبەرەوە لە 30 ئامێنێتەوە ئەو خواردنانە پلەی گەرمیەکە ئەگۆڕێت ئێمە هەروەکو حاڵەتێکی دەرونی خۆمانە حەزەکەین خواردنە گەرمەکان بخۆین بەڵام ئەوەی کە خواردنێک تەڕبێت شلی زیاتر بێت بۆ وەرزستان فعلەن ئەمە شتێکی تەندروستەوە زۆر باشیشە ئێمە زانین کە خواردن بە کۆمەڵک پرۆسەدا تێپەڕ دەبێت هەر لە کڕینی ئەو خواردنەوە هەر لە هەڵگرتنیەوە هەر لە لێنانیەوە هەر لە ئامادەکردنیەوە ئەمانە تا چەندێک کاریگەریەکەنە سەر بەهاو پێکاتی ئەو خۆراکە بە تایبەتی هەنی ئێمە بینین لە وەرزی سەرمایەکێک لە گرفتە سەرەکیەکانمان بەرگری لەشە کاتێک و خواردنە ئەخۆین ڕەنگە بەرگری لەشماندا بۆزێنیان ئەو تا بەرزی بکاتەوە و بەرگرێکی باشێ بەرامبەر بە نەخۆشیەکان چ ڕێنمایەکت هەیە سەبارەت بە پرۆسەی خواردن دروستکردن بەڵێ هەڵبەت خواردن نە ئەوەی بڵێن لە بازارە هەینیتەوە هەر پێشتر ئەو خواردنە چ جۆرە خواردنێکە یعنی بە چ شێوازێک بەرهەم هاتووە ئێستا باوەڕ ناکەم شک نابم خواردنێک هەبێت کە کۆمەڵی مادەی تێنەکرێت تێیەکرێت دژی حەشەرەیە بۆ زۆرکردنی بەروبوومەکەی پاشان بۆ ئەوەی کە بڵێن ها بۆ کاتی بژارەوانە کۆمەڵێک پەین و کۆمەڵی مادەی کیمیاویش بەکارێن یعنی کۆمەڵی ڕێگەی هەیە کە تۆ مادەی کیمیایی زیاد دەکرێت بۆ خواردنەکەی جگە لەوەی کە کۆمەڵی مادەی تر زیاد دەکرێت بۆ ئەوەی گۆڕانکاری لە جیناتی خواردنەکەی دروست بکرێت ئەمە لە سەرەتای سەرەتەوە پاشان ئەو خواردنە کە دەیێنرێت ئاتا بکرێت تۆ خواردنەکان ئەگەر بکرێت سروشتی بێت ئەمە چاکە ئەگەر نەبوو دوایە چین بۆ قۆناغەکانی نیوە دەستکاریکردنێک یعنی مەسەلەن بۆ نمونە
ئەو برنجەی لە سوپەرمارکێتەکانە هەیە ئێمە ئەزانین توێژاڵەکەی لێ کراوەتەوە وەرچی مادە بە سوودەکانە بە تایبەتی ڤیتامینەکان و ڤیتامین بیەکان بە توێکڵی برنجەکەەوە هەیە داتاشراوە فرەدراوە تا حدێک ئەم برنجە بە چاکتر ئەزانین تاوەکوی کە خواردنە کرابێتە ناو قوتووەوە. یعنی بۆ نمونە مەسەن کەمپوتێکە ئامادە کراوە تۆ تەنیا گەرمیەکەیتەوە ئەمە خواردنێکە پێی دەوتێت پرۆسیدت فود یعنی خواردنێک بە تەواوی مانە دەستکاری کراوە یعنی هەم خواردنەکە پێگاتەکەی و هەم دروستکردنەکەی ئامادەکردنەکەی هەم بە تەواوی دەستکاری کراوە. تۆ ئەو ڕۆنە جۆرە ڕۆنێکە چۆن ئامادەکراوە چەندێک گەرم کراوە تۆ کاتی ئەو خواردنەی پێ ئامادەکراوە ئەمە لە ڕووی تەندروستیەوە زۆر خراپتر لەو خواردانەی کە کەمتر دەستکاری کراون. پاشان بینە سەر سەوزەکان ڕاستە کۆمەڵی موادی کیمیایەکرێت بۆ لە ناوبردنی حەشەرە و پەین و بۆ گەشەوەوانە بەڵام دوجار مادەیەکی زیندووە لەشی ئێمەش خانەکانمان زیندون پێویستە ئەو خواردانە بخۆین کە زۆرتر زیندوو بن. بە کورتیەکەی ئەگەر ئەو بەو شێوازەی کە وتمان پاشان ئامادەکردنەکە ئێمە بکرێت مادەی پرۆتینی لە مادەی شەکرەمەنی و کاربۆهایدرێت جیاب بکەینەوە کە تا ئێستا ژێمە هەر خۆشمان هەر تێکەڵ یەکەین بەڵام بە حکمێکە لەش ڕایەت پێت هەستەکەی زۆر ئەو گیرگرفتە تەندروستیە دروست ناکە بەڵام ئیسە بۆ نمونە خۆمان لە کوردەواریە فاسۆلیا و برنج و مەسەن گۆشتی تێەکەین هەستەکەی دوایەوەی کە ئەی خۆی گەدەت هەڵاوسانێکی پێوە دیانە هەستەکەی جسمت قورسە تۆزێ خەواڵوویت نوعەکە ئەمە هەر لە ئەسڵا تێکەڵکردنەکەیەتی نەک پەیوەندی بە زۆر خۆری و کەم خۆریەوە بێت چونکە مادەی پرۆتین بۆ نمونە برنج مادەیەکی شەکرەمە نییە کاربۆهایدرێتە کە تێکەڵ یەکەی لەگەڵ پرۆتینە دوو مادەی جیاواز لێ کاتابێ لە ناو گەدەیە بڕێژێن بۆی هەرسی ئەو خواردنە بکەن دەی ئەمە مادەیەکیان مادەکەی تر کەمەکاتۆیان ئیش یەکتری تێگەدەن ئەگەر بکرێت گۆشتەکە بەجیابێت کاربۆهایدرێت بەجیابێت لەش زووتر هەرسیەکە و گەدەش کەمتر هیلاکە بێت ئەمە ڕێگەی ئامادەکردنەکان ئێمە هەر لە ڕێگەی ئامادەکردنەکەشەوە خواردنەکان تێکەڵکردنیان بۆ لەش قورسترە مەسەرەن بۆ نمونە هێلکە مادەیەکی پرۆتینیە تۆ گەر بێت هێلکە لەگەڵ نانا بخۆیت خۆتان بیکەن بە تەجروبە هەموو کەس توانێت و تەجروبەیە بکات ئەمە قسەی خۆم نییە دکتۆر ئەریک بێرەک لە شوێنێکا باسیەوە کە ئاڵێ من بۆم دەرکەوتووە کە کاربۆهایدرێت لەگەڵ پرۆتینە تێکەڵکردنەکەی هەم زوو حەزمان لە خواردن نەبێتەوە هەمیش درەنگتر هەرسە بێت ئەو دەڵێ من چوار هێلکەم بە چوار لەواشەوە بە چوار نانەوە خواردووە دوای سعات هەرسم بە برسێتی کردووە بەڵام ڕۆژێک لە دوای ئەوە دوو هێلکەم خواردووە بە بێنان بە سەوزەوە تا ئێواراسم بە برسێتی نەکردووە بۆ چونکە دوای سعاتێک نانەکە کە مادەی کاربۆهایدرێتە شیە بێتەوە بێ بە شەکر دیسان مێشک داوای خواردن نکاتەوە چونکە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان مادەی شەکرەمەنی و خانەکانی مێشکە یەکسە دوایەوە لەش داوای مادەی خواردن نکاتەوە و تۆ حەزت بەتایبەتی لە شیرینی ئەو کاتە مادە پرۆتینیەکە کە گۆشتەکەی یان کە هێلکەکەی هەر لە ناو گەدەی ماوەتەوە هەرز نەبووە ئەترشێت ئەوەیە گیرگرفتە تەندروستیەکە دروستەکە بەڵام ئەگەر تۆ هێلکە لەگەڵ سەوزەیە بخۆی ئێستا ڕەنگ بێ قورس بێ بەلایەمەوە بەڵام ئەگەر خۆمان چەند جارێک تەجروبەی بکەین دوای هەستەکەین لەزەتی زۆرتر هێلکەکە ینی زۆرتر هەست بە تام و لەزەتی هێلکەکەکەین و هەمیش تەندروسترە و گەدەشمان هەڵناوسێت هەرسیشی ئاسانترە چونکە پرۆتینە بەتەنها ئەو کاتە لەبەرەوە تێکەڵکردنەکەشی بۆ خۆی هەر گیرگرفتی تەندروستی دروستەکات بەڵام ئەوەی کە بۆ نمونە بڵین ئێمە لە وەرزستانە زۆرتر مێشکمان بەلایەوە بچێت کە بەردەوامە بێ جۆرێک خواردن لە ناو گەدەمانە بێت نا خۆی گەدە لە ڕاستیدا لە ماوەی 24 ساعتە زانەکان ئەڵێن ئەکەوێتە ناو سێ دۆخی تەندروستیەوە دۆخێکیانەوەیە بەردەوام گەدە پڕە لە خواردنە وەکو مرۆڤ ئەم سەدەمە وەکو ئێمە بەردەوام گەدەمان پڕە لە خواردن دۆخی دووەمیان گەدە خاڵیە لە خواردن بەس بە گشتی لەش وزەیەکی پێیە ئەمە باشترین دۆخی تەندروستی و تەندروستی ترین دۆخی تەندروستی مرۆڤە و بەشی سێهەمیان ئەوەیە کە گەدە خواردنی تێدانیە و لەشیش وزەی پێ نەماوە ئەوەیە کە ئیتر بنوە فترەیەکی زۆر و کەسە خواردنی نەخوارد بێت ئەو کە ئەمە تەندروست نییە مرۆڤ پێویستی بە وزەیە بێ وزە وەربگرێت بەڵام لە چ کاتێکە تۆ بتانی گەدەت خاڵی بێت بەس لە شتا وزە بمێنێتەوە ئەو باشترین دۆخی تەندروستی و بەرگری لەشیش لەو کاتەیە زۆرتر بەرزە چونکە لەو کاتێکە خواردنێکی زۆر لە ناو گەدەیە هەیە ئێمە ئیشی سەرەکی بەرگری لەش خوێن ئەیکا ڕاستە شوێنەکانی تریش بەرگری خۆیانیان هەیە بەرگری لۆکەڵی پێڵن بەس بە گشتی لەش بەرگری لەشی مرۆڤ پەیوەندی بە خوێنەوە هەیە کاتێک کە تۆ خواردنێکی زۆرەکەیتە ناو گەدەتەوە بەشێکی زۆری خوێنی لەش سەرقاڵی هەرسکردنی خواردنەکەیە یعنی نای پەردەژێتە سەر ئەوەی کە بەرگری لەشی تۆ بەرز بکاتەوە و پەلاماری میکرۆبە زیان بەخشەکان کە بەڕێگەی جیاواز دێنە ناو لەشتەوە پەلاماریان بات ئەگەر خواردنەکە لە گەدەیە خاڵی بێت بەس وزەت پێبێ ئەو کاتە بەرگری لەش زۆرتر بە قووەترە لە تاوەی کە بە بەردەوام گەدەت پڕ بێ لە خواردن
زۆر باشە کاکدارە لە وەرزی زستاندا خواردنە کوردەوەرەکان چ دوێنە ترخێنە سروپێ یان هەر بابەتێکی دیکە بکە من هاوکەی نازانم تایبەتە بە ناوچەیەکی تایبەت زۆر خەڵک ڕووی تێدەکات ئایا حەزی خەڵکەکە ئەم خواردنانە زیاتر لە وەرزی زستانە ئەخوایان لە ڕووی زانستی و تەندروستی و ئەم خواردنانە سوودێکی زۆریان هەیە بۆ لەش تایبەت لە وەرزی زستانە و زۆر تاقەیەکی زیاترەیە بەلەش مەڵێ پێشتر باسی ئەومان کرد کە ئێمە لە زستانیشە حەزمان لەو خواردانەیە کە گەرمن بە گەرمی ئامادەکرێن ئەمە قسەیەکە بەڵام ئەو خواردانە کۆمەڵی سیفەتی سەرەکیان تێدایە منەوانە ئەژمێرم یەکێک لەوانە ئەو خواردانە تەڕن ئەگەر بکرێ ئەو خواردانە لەگەڵ برنج و خواردنە خستەکانان نەخورێن لەش باشتر و چاکتر سوودیان لێ وەرەگرێت چونکە خۆیان ئەوە دۆینەیە ئەوە ترخێنەوە خۆمانەڵێن ترخێنە با بڵێنیان شێلم ئەوانە هەمویان خواردنی تەڕن لەش تەڕەکەنەوە بە پێی درێژی شەو لە زستان لە پاییزدا ئەو کاتە ئەگەر خواردنەکان خست بێت دۆخی خەزبوونەوەی خوێن دروست دەبێت کاوە ئیسە گیرروگرفتێکی تەندروستیە کە خوێن خەز دەبێتەوە و هاتوچۆکردنی خوێن بەناو بۆریەکانی خوێنە گرانە بێت بۆی ئەو خواردنانە تەڕیەکەیان وا ئەکات کە خوێنەکە تەڕ بێتەوە یەکێکی دیکە لەو سوودانەی کە ئەم خواردنانە هەیەە ڕیشاڵە بڕێکی باش ئەم خواردنان ڕیشاڵیان تێدایە ڕیشاڵ یارمەتی ئەوە ئەدات کە خواردن لە ناوگەدەیە ئاسانتر هەرز بکرێت و باشتر هەرز بکرێت و ڕێگەش نادا خێرا شکری ناو خوێن بەرز بێتەوە بەهۆی ئەو ڕیشاڵەوە وردە و کەمکەم ئەو کاربۆهایدرێتی کە لە ناو خواردنەکەی هەیە کەمکەم ئەچێتە ناو خوێنەوە و خێرا شکری ناو خوێن بەرز ناکەنەوە ئەمە جگەلەوەی ئەم ڕیشاڵانە ئەبنە خواردنێکی زۆر باش بۆ ئەو میکرۆبە سوودبەخشانەی کە لە ناو گەدەیە و لە ناو بە تایبەتی لە ناو ڕیخۆڵەکانە بوونیان هەیە لە ناو ڕیخۆڵەکانە بڕێکی زۆر میکرۆوی بەسوود هەیە ئەم ڕیشاڵانە ئەبنە خواردن بۆ ئەو میکرۆبانە ئەم میکرۆبانە کردداری هەرز لە ناو گەدەیە هەڵمژینی یعنی کردداری هەرز ئاسانەکەن واتە هەڵمژینی خواردنەکان ئاسانەکەن پاشان میکرۆبی زیان بەخش کە هاتوێتە ناو لە شەوە ئێمە بە بەردەوام ڕۆژانە میکرۆبی زیان بەخش لێتە ناو لە شمانەوە ئەو میکرۆبە بە سوودانە ئەو میکرۆبە زیان بەخشانە لە ناوە بن ئەمە سوودێکی دیکە ئەو خواردن کە ڕیشاڵێکی باشیان تێدایە بە تایبەت ئەوانیان کە زۆر ناکوڵێنرێن ئەوانیان بڕێکی باش لە ڤیتامینەکانیان تێدایە ڤیتامین سیان تێدایە کە یارمەتی دروستبوونی خوێنەدا ئاسنیان تێدایە ڤیتامین بیەکانیان تێدایە ڤیتامین ئەیان تێدایە ئەمە ڤیتامینەکان شتێک زۆر گرنگە لە ناو ئەم خواردنە کوردەواریانەیە هەیە مادەوردەکانە پێیان دەوترێت کانزاکان سۆدیۆم و پۆتاسیۆم و کالیسیۆم و مەگنیسیۆم و مەنگەنیز و زینک ئەمانە هەمویان ئەچنە پێگاتەی ناو دەمارەخانەکانەوە و لەش پتەوەکەنەوە و لە ژەپارێزن بە تایبەتی بەشێکی باشیان ئەچنە ناو پێگاتەی ئەسکەکانەوە بۆیە دۆینەیە ئەوەی کۆمەڵی خواردنی تری کوردەوارین ئەمانە بڕێکی باش لە کالیسیۆمیان تێدایم کالیسیۆمە چێتە ناو پێگاتەی ئەسکەکانەوە ئەسکەکان پتەوەکەن یعنی کاتەکەی زۆر گونجاوە بە مەرجێک بۆ وتم لەگەڵ خواردنێکی خستان نەخورێن خۆیان بە تەنها سەر بەخۆ بخورێن لە شتەڕەکەنەوە و سوودێکی زۆری ئەوێ بۆ لەشی مرۆڤ بڵێ زۆر سپاس بۆ بڕێز داراحمەد شارزا لە بواری خۆراکدا کە ڕاستە خۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووە کۆمەڵێک زانیاری گرنگی سەبارەت بە وەرزی سەرما و خواردنانی کە گرنگە لە وەرزەدا بخورێ ئەنی لە نێخان ئێمە بە زۆر هەڵەدا تێپەڕبین لە ئامادەکردنی خواردنە زۆربەی کات بیر لە تام و چێژەکەینەوە بیر لە تەندروستەکەی ناکەینەوە ئیتر ئەمەش کاریگەری زۆریە بێ لەسەرەوەی کە ئێمە تووشی هەندێک نەخۆشی بکەینیان بەرگریمان دابەزێ و نتوانین تەندروستێکی باشمان هەبێت دەست خۆش بۆ کاکزارە کە زانیارێک پێداین لەسەرم بابەتە